ستانداردی خەوی یعنی وەکو شتەچی یعنی یەک لە شتە میمەکانی خەو ئەوەی دەبی غورفەکە تاریکبی دەبی ژوورەکە زۆر تاریکبی چەند تاریکبی ئەوەندە دەکەویە خەوی قوڵ بەڵام ئەگەر یەکە گوتی دەبی گلۆب پێبی ئەو بە منداڵی ترسایە لە شوێنی تاریک ترسایە لێ دەبی لە گلۆبەکە ئیلاقەی بە شتەچی خراپی پێشان وەیە پێدرن چاڵ توت باد ئەکسپیریەنس ئللا دەبی ئەوە لە منداڵی ترسابی ئەزم بۆن منە لە حەمامی گلۆبی لەسە کوشایەتەوە چتە WC چتە حەوشەی کارەبا بڕاگچکە بووە ترساندیتیان هاواریان کردی و کاتیکە گلۆپەکە کوژایتەوە ترسە کە گلۆپەکەی پێدەگا مرتاح دەبی کە دەنوێتن ئەویشان دەبیتن بنوێتن بەڵام دەبی سەبرە ڕای بینین بۆ نمونە ڕای بینە تا ئەو گلۆپێ وا لێ دێتن ئەویش پێدرێن تەکنیکەکە پێدرێن بیهێڤیر ئەکسپێرمنتەڵ تێراپی لە سەرخۆ مەسەن بۆ نمونە گلۆپەکەی مەسەن گلۆپەکە زۆر بە قووەتە گلۆپی لاواسر دادنێ ینی ڕۆناچی کەمتر دابنێ